بارەت بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی جەنابیان شارەزای نەوتە. کاک دکتۆر زۆر بەخێر بیت، مەمنون لە هەولێرەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمی. دەزانم زانیاری زۆر باش لایە کاک دکتۆر. ئەم هەفتەیە ئومێد هەیە هەناردەی نەوتی کوردستان بۆ بەندەری جێهانی تورکیا جارێکی دەست پێ بکاتەوە. واتە ئەم هەفتەیە نەوتی کوردستان بۆ یەکەمین جار دوای 2 ساڵ دەگاتە بەندەری جێهانی تورکیا لە ڕێگەی بۆریەوە. سلااو ڕێزم بۆ کەناڵی جوون و بینەرانی عزیز بۆ بەڕێستان کاک ئاراس. هەموو لایەنەکان هەرچوان لایەن تورکیا و حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و کۆمپانیەکان زۆر ئاگادارن کە ڕاگررتنی نەوت زیان بە هەموو لایەنەکان دەگەینی و بە پێچەوانە دەستپێکردنی هەناردەکردن سوودی بۆ هەموو لایەکەیە. بۆیە ئەم ڕاگررتنەکە زیان بەخش و بۆ ماوەی 2 ساڵ و 5 مانگ زیانی گەاند بە هەموو لایەنەکان. سەروی هەمویان ئابووری عێراق کە پتر لە 25 میلیارد دۆلاری زیانی پێگەیشتووە. ئێستا هەنگاوێکی باش لێنرا دوێنێت ڕێکەوتنە کرا کە اتفاق کرا شاندەکی گەورە نێوان بەغا و هەولێر واژویان کەوتنە و شانی باسە ئەم ڕێکەوتنە خەڵکەکی زۆری تەکنیکی تایە، چونکە 17 ئەندام لە بەغا لەگەڵ 5 ئەندام لە هەرێم واژویان کردە و اتفاقە. بەڵام خۆمەتان زانین پێویستە هەموو لایەنەکان هەماهەنگی بکەن. ئەم ڕێکەوتنە نێوان وزارەتی نەوتی عێراق و وزارەتی سامرە تورکیەکانە ئێستا لە دوێنەوە دەست پێکرا کۆبوونەوە لەگەر کۆمپانی نەوتیەکان بکرێ تاوەکو دووە ئامادەکاری تەکنیکی بکرێتن بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە، چونکە لایەنی ئۆپەرەتەر لایەنی کاربەرێکەری چێلگەکان لە قۆناغی بەرهەمهێنان و قۆناغی گواستنەوە هەموو کۆمپانیای تایبەتن، هەندێکیان بیانی هەندێکیان لۆکەڵە. بۆیە گرنگە تەنسیق لەگەڵوانیش بکرێت. طبعا ئەوانیش زۆر پێیان خۆشە تۆزێ ئەم جمودا ئەم قەرەبەستووەی ئەوەی 2 ساڵ و 6 مانگە بشێنرێ و دووبارە هەناردە بکرێتن بۆ قازانجی وانیشە طبیعی. زۆر باشە. لەسەر کۆمپانیاکان چی ماوە لەگەڵی ڕێکەون ئەوەی پەیوەندیدارە بە ئەوانەوە؟ ئەوان سەرەتا داوای زەماناتیان کرد بۆ وەرگرتنی مافەکانیان. ئەو مافای کە دەستنیشان کراوە لە هەموارکردنی یاسای بووجە بەڕێکدانراوە وەک 16 دلار، بەڵام ئەو بەرە کۆتایی نییە. 16 دلار بۆ هەر بەرمیلک بۆ کۆی بەرهەمهێنان و گواستنەوە. طبیعی ئەمە ژمارەیەکی تەقریبی دانراوە و بە کاتیە تاوەکو لایەنێکی بیانی پسپۆر خەملاندنێکی نوێ ئەنجام دەدا بۆ هەر چێلگەیەک نەوتێرێم. ئینتاجەکەی چەند تەکلیف دەکا، گواستنەوەی چەند تەکلیف دەکا. ڕەنگە بڕەکەی ئەم بەرە 16 دلار بۆ هەندێک چێلگەکان بگاتە 20-25 تا 30 دلار دەڕواتن. بۆیە ئەمە لایەک طبعاً، بەڵام کۆمپانیەکان داوایان کرد زەماناتەکەبی ئەم 16 دلار دوایش کە هەموار دەکرێت بۆ ژمارەشتر زەمانەتەکەمی پارەکان وەرگرن لە حکوومەتی فیدراڵ. ئایا ڕاستەخۆ وەردەگرن یاخود لە ڕێگای حکوومەتی هەرێم وزارەتی سامرە تورکیەکان دەبێتن؟ زۆر باشە. کاک دکتۆر لایەنی سێم کە لایەنێکی نێودەوڵەتی دیکەیە دێتە نێو بابەتی نەوتی کوردستان، ینی خۆی ئەمە هاتنە نێو بابەتی نەوتە. نەدەکرا هەر خۆی لیژنەیەکی باڵا وەکو ئەو لیژنە تەکنیکیە کە ڕێکەوتنیان کرد لەگەڵ هەرێمی کوردستان بەیەکەوە نزیکەی 23-25 ئەندام دەبوون. هەر هەمان لیژنێژی بچووکراوە دروست بکرێت، کۆمپانیا نەوتیەکان نوێنەریان هەبێت، سامانە سروشتەکان نوێنەریان هەبێت، وەزارەتی نەوت نوێنەریان هەبێت. ئەوان بابەتی دیاریکردنی سەروی 16 دلارەکەیان کەمتر دیاری بکەن لە چێلگە نەوتیەکان. خۆی ئیتفاق کرایە بەپێی ئامارکردنی یاسای بووە ئەبێ وزارەتی نەوتی عێراق و وزارەتی سامرەسوورەکان اتفاق بکەن لەسەر دەستنیشانکردنی لایەنیش پسپۆر بۆ ئەمە بەستە لە ماوەی 2 مانگ. بەڵام دواتر ئەگەر نەکرا ئەو کاتەی وزارەتی نەوتی عێراق بەخۆی بڕیار دەدا لەسەر دەستنیشانکردنی لایەنیش پسپۆر. ئێستا ئەم لایەنە دەستنیشان کراوە، کۆمپانیایەکی بیانیە، بەڵام معلوم نییە دەستپێکرێ بە کارەکان یاخودنا، چونکە وەک پاسمان کرد ئەستان کێشەی هەناردەکردن بخۆی یەکلا نەبوویتەوە، هەرچەندە هەنگاوی ئەرێنەی دراوە لەو بابەتەوە. ئەوەی کە گرنگە بڵێن ئەو بەرە 16 دلارە بە شێوەی کاتی خەرج دەکرێت وەک سلفەیەک تاوەکو ئەم ناوبژوێنانەوە ئەو محەکمە ئەزنبیەکە بڕێک تەقدیر دەکات بۆ هەر چێلگەیەک. بەتەکید هەمویان لە سەروی 16 و 20 دلار دەبیتن. بۆیە کۆمپانیەکان پێیان ناخۆش نییە کە تەقدیراتێکی واقعی دابڕێ
نەک ئەو 16 دلاری کە دانرایە، چونکە بەپێی سروشتی جیۆلۆجی، جیۆگرافی، ژێرخانی پیشسازی، کەمبوونی بەرهەمەکە و جۆری بەرهەمەکە، ئەمە هەموو فاکتەری کاریگەرن لەسەر تێچووی هەر بەرمیلەک لە هەرێمی کوردستان. طبعاً ئەوە زۆر بەرزترە لە تێچووی یەک بەرمیل لە ناوڕاست و خواروی عێراق. هێشتا بابەتی کاک دکتۆر بابەتی قەرزەکەش ماوە، ملیارێک دۆلاری قەرزی کۆمپانیاکان هەرچەندە حکوومەتی عێراق دەڵێت لەسەر ئێمە نیە، حکوومەتی هەرێم دەڵێت نەخێر لەسەر ئێوێ پێچەوانە حکوومەتی عێراق دەڵێت لەسەر هەرێمی کوردستانە، بەڵام دواتزار هێشتا کۆمپانیاکان سوورن لەسەر ئەوەی کە بار شێوەیەک بێت اینجا حکوومەت هێرێمە حکوومەتی عێراق ئەو 1 ملیار دۆلاریان پێ بدرێتەوە، هەرچەندە ڕێکەوتنێکی سەرەتایی هەیە بە نەوت ئەو قەرزیان پێ بدرێتەوە، بەڵام هێشتا ئەمەش گەرنتی نەکراوە. پێتوانی ئەمە کێشەیەکی دیکەیە، دەتوانرێت ئەم کێشێ لە 16 دلارەکە ئاسانتر چارەسەر بکرێت؟ خۆی بەپێی بڕگەی مادەی 11 لە یاسای بوجە سەرجەم تێچووی نەوت کە بەرهەم دێنرێت لە عێراقی فیدرال و لە هەرێمی کوردستان لەگەڵ پارێک گواستنەوە هەموو لە ئەستۆی وزارەتی فیدراڵە، یعنی وزارەتی نەوتی فیدراڵە، بەڵام ئاماژە ناکە ئایا فترەی پێشووتر پێش یاساکەیان پاشتر. بەخۆی ئەگەر بات باە حکوومەتی فیدرال تەواوی پشتی هەرێمی کوردستان لە بوجە ڕەوانە بکرابایەوەتە 12.6 لە بوجە کۆیەکەی دەکاتە 16 تریلیۆن دینار ساڵانە، ئەو کاتێ حکوومەت هەرێم دەیتوانی بە ئاسانی ئەو پارە سەرف بکاتەوە و کۆنە دەبوو تا بگاتە ئەمڕاژێ. خاڵشتر هەیە، ئمە مانگانە ڕاگررتنی 400 هزار بەرمیل زیانەکەی نێسیگەی 800 تا 900 میلیۆن دۆلارە بە ئابووری عێراق. بۆیە ئەبێ عێراق نەریمی بنوێنی لە جیاتی زۆر باسکەن لەو بابەتە و مانگ لە دوو مانگ دواب بکەوێ، خۆی زیانی نزیکەی زیانی مانگەکە لە داهاتی نەوت. بۆیە ئەگەر بەتاکید عێراق خەرجیکە لەبەر ئەو دوو سەبەب بە یەکەم شت بڕگەی مادەی 11 لە یاسای بووری ئەڵێ لە ستۆی عێراقا، دومیشیان زوو ئەوە تعویز دەکرێتەوە بە پارەی داهات یەک مانگ ئەم بڕە پارەی تعویز دەکرێتەوە بۆ بەرژەوەندی ئابووری عێراق بە شێوەی گشتی. زۆر باش کاک دکتۆر، ڕێی تێدەچێت حکوومەتی عێراق ڕازی بێت بەو نرخەی کەلایانی سێم بۆ دەرهێنانی تێچووی هەر بەرمیلێک لە چەڵگەنەوتەکان دایدێنێت؟ بۆ نمونە جەنابەت باس ڕەنگە لە هەندێک چێلگا تێچووی هەر بەرمیلێک بەرز بێتەوە بۆ 20 دلار 25 دلار یان 30 دلار، لە کاتێکدا دەبێت تێچووی گواستنەوەش بە خاوەنی بۆریەکە بدرێت کە ئەمیش بڕێک پارەی دەوێت، ینی لە کاتێکدا ئێستا لە بازاڕە جیهانیەکان نرخی نەوت لە نێوان 60 دلار بۆ 70 دلار بۆ هەر بەرمیلێک یاری دەکات، کەواتە لەم کاتەدا ڕەنگە قازانجێکی ئەوتۆ بۆ خەزێنەی حکوومەتی عێراق نەگەڕێتەوە. ینی پرسیارەکە ئەوەیە ڕێی تێدەچێت بەمە ڕازی بێت لە ئەگەری بەرزبوونەوەی تێچوون لە 16 دلار بۆ بڕێکی دیکە؟ خۆی بە شێوەیەکی گشتی وزارەتی سامانە تورکیەکان بە نووسراوەکی ڕسمی خەملاندنێکی عامی کردیە بۆ تێچووی بەرهەمهێنان و گواستنەوە. بۆ بەرهەمهێنان وتی نزیکەی دەگاتە 24 دلار، بۆ گواستنەوە دەگات 8 دلار. بەڵام ئەو بڕێ کە دەستنیشان کرابوو لە خشتەکانی یاسای بوجە نیوەی ئەو بڕە بوو، واتە نیوەی 32 دلارەکە بوو. بۆیە ئەمە جێبەجێ نەکرا و ئەو شتە واقعیە، بەڵام ڕاستە قازانجەکەی کمترە، بەڵام چەند ئەگەر نەوت زیاتر هەناردە بکرێتن ئەو کاتەی قازانجەکە خۆی تعویز دەکاتەوە. لە هەر حالێکدا ئەگەر بە 670 دلارش بی تێچووەکەی 30 دلارش بی، هەر 30 دلار قازانجە باشترە لەو زیانەی کە بەردەوام ئێستا دەگەیەنرێتن بە ئابووری عێراق. و شتێکی خاڵش تر گرنگە، ڕاستە ڕەنگە بۆری نەوتی جیهان زۆر قازانجی نەبی وەک ئەو نەوتەی هەناردە دەکرێت لە ڕێگەی بەسرەوە، بەڵام ئەم ڕێگایە یعنی خاصیەتی هەیە، ئەمە تاکە ڕێگایەکە کە زۆر سەلامەتە بۆ گەیاندنی نەوت عێراق بۆ بازارەکانی جیهان. ڕاستە ئێستش 300-400 هزار بەرمیل ئینتاژ دەکرێت، بەڵام توانایی هەیە تا 1 ملیۆن بەرمیل ڕۆژانە بگوازرێتەوە بۆ بازارەکانی ئەوروپا. ئەمەش خاڵش زۆر گرنگە، کە 1 ملیۆن دەکاتە 1/3 هەموو صادراتی عێراق لە نەوت. زۆر باشە کاک دکتۆر، ئێستا ئاگاداری بەرهەمهێنان لە چەڵگەنەوتەکانی کوردستان گەیشتەوە چەند هزار بەرمیل ڕۆژانە دوای هێرشە درۆنیەکان؟ خۆی ڕاستە خۆ دوای هێرشەکان خەملاندنە کرا لەلایەن تیمەش تەکنیکی وتیان 81 هزار بەرمیل، واتە لە 400 هزارەوە دا بەزی بۆ 81 هزار، بەڵام دواتر دوای 2 هەفتە ئەم خەملاندنە گەیشتە 280 هزار بەرمیل، دەبوایە پێ ڕێکەوتنەکەی پێشتر 230 هزار بۆ هەناردەکردن و 50 هزار ناوەڕێم. بەڵام ئاخر جار
کەم کراوە لۆ 130,000. ئەوەی کە گرنگە لەو اتفاقی نوێ باسی بڕێکی تایبەت ناکە بۆ بەرهمێنان، چونکە ئەم ژمارەیە دەگۆڕێ ڕۆژ بەڕۆژ زیاد دەکرێت. ڕاستە ڕەنگە ئێستا بەرهەمەکە 150,000 بەرمیل ڕۆژانە، بەڵام بە ماوەی مانگەک دوو مانگ دووبارە دەگاتە ئاستی کۆنی خۆی، واتە سەروی 300,000 بەرمیل ڕۆژانە. ئەمەش وا دەستیشان دەکا ئەم ڕێکەوتنە تازە ئەم بڕی تهدید نەکردووە، چونکە تهدید کەی دەگۆڕێ ئەبێ مانگەشکە دیسان دەستکاری بکەی، بۆیە بە کراوە بەجیان هێشتووە. پێشبینی کارانی شارەزایانی نەوت بۆ چڵگنەوتەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی ئایندە چییە؟ چونکە خۆت دەزانی پێش ئەوەی هەناردەی نەوتی کوردستان ڕابگیرێت 2 ساڵ و نیو لەمەوبەر، بەرهەمی چڵگنەوتەکانی کوردستان نزیک بووە لە 500,000 بەرمیلی ڕۆژانە، هەندێک جار دەگەیشتە سەروی 500,000 بەرمیلیش، بەڵام ئێستا ئاستیان دابەزیوە. ئەگەر کۆمپانیاکان بە وردی یان بە ئاکتیڤتر کار لەسەر و چەلگانە بکەن، دەتواندرێت لە ماوەیەکی لە وەکو سەقفێکی زەمەنی بۆ دابدرێت لە نێوان 6 مانگ بۆ ساڵێک ئاستی بگاتەوە ئاستی جارانی ئاستی پێش ڕاگررتنی. خۆی ئەم سوارێکی لە شوێنی خۆیەتی، بەڵام زۆر گرگەمزانی ئەو نەوتەی هەناردە دەکرێت ئێستا لە ڕێگەی بەندەری جیهانەوە و لە ڕێگەی سۆمۆ دەفرۆشرێ، ئەمە حساب دەکرێت زمن لە ژێر هەمان پشتی عێراق لە ئۆپێک و ئۆپێک پلاس. عێراق پشتی عێراق لە ئۆپێک پلاس 3.3 میلیۆن بەرمیل ڕۆژانەیە، واتە ئەگەر هاتوو بەڕێگەی بەندەری جیهانەوە 300,000 بەرمیل هەناردە بکاتن، ئەوی دەمێتن لۆ بەندەرەکانی بەسرا 3 میلیۆن. ئەمەش ئەم زەختەی هەیە لەسەر بەسرە و چێرگەکانی بەسرە و بەندەرەکانی بەسرە کەمتر دەکا و عێراق بەخۆشیەوە طبعاً ڕاستە ڕەنگە داهاتێکی زیاتر نەبیتن، بەڵام زۆر گرنگە بۆی ئەم ڕێگا استفادە بکات، چونکە استثمارێکی زۆر دەکرێت بە ملیارها دۆلار خەرج کرایە. وەروها یاکراکردنەوەی ئەم کێشەیە بڕاستی ڕنگدانەوەی ئەرێنی دەبیتن لەسەر کێشەکانی تر وەک موچەیە، وەک بابەتی پێشمەرگەیە، مادەی 140. ئێستاش حکومەتی عێراق بەخۆی لەژێر فشاردایە، چونکە هەڵبژاردنەکی نێزیکمان هەیە لە مانگی 11 ئەوێ دەستکەوتەکی تۆمار بکاتن لەم مەلەفانە کە کابینەکانی پێشتر سەرکەوتونە بنلەی. وهەروە حکومەتی هەرێمیش بە ئێرادەکی ینی سیاسی جددی هەیە بۆ چارەسەرکردنەم کێشەیە، چونکە بۆ یەکەم جارە جێی داخە بابەتی نەوت بەسترا بە بابەتی موچەوە. ئەمەش هەردووچیان علاقەی بەیەکترەوە نییە. بابەتی نەوت خۆتان زانن ئەمە بابەتەش تەکنیکیە، ئەگۆڕێ بۆ کاتێک بۆ کاتێک، هەندێک جار بەرهەمەکە تەواوە بەڵام ڕێگەی هەناردەکردن وەستاوە، هەندێکیان سیستەمی بەرهمێنان و گواستنەوە تەواوە بەڵام سیستەمی هەناردەکردن لە بەندەرەکە تاخیر دەکات. کاک دکتۆر ئێستا 50,000 بەرمیلی ڕۆژانە بە جوێری دوایین ڕێکەوتی نێوان هەولێر و بەغداد بۆ مەنتوجاتی ناوخۆ هەرێمی کوردستان دەیگەڕێنێتەوە. اینجا ترسێک هەیە دەڵێن 50,000 بەرمیلی ڕۆژانە بەشی بەرەمێنانی مەنتوجاتی نێوخۆی ناکات، ڕەنگە قەیرانی وزە بە تایبەتی بەنزین لە هەرێمی کوردستان سەرهەڵ بدات، دەنابەت باشتر شارەزای. پێویست دەکە هەز بەو ترسە بکرێت لەلایەن هاوڵاتیانی کوردستانەوە کە کێشەی بەنزین، کەمی بەنزین یان گرانبوونی بەنزین لە هەرێمی کوردستان سەرهەڵ بدات کە ئێستاش لە چاو عێراق گرانە؟ خۆی ڕاستە ئەوەی کە ئەو ئامارەکانی وزارەتی سامرە سروشتیەکان تێمە پێویستمان نێوان 70 تا 80,000 بەرمیل ڕۆژانەیە و لە سەرەتا عێراق ڕازی بوو کە 100,000 بەرمیل ڕۆژانە تەرخان بکرێ بۆ بەکارهێنان ناوخۆ. بەڵام لەگەڵ ئەو ڕێکەوتنە خۆی وزارەتی نەوتی عێراق بەڵێنی داوە ئەگەر ئەم بەرە پەشتان نەکاتن وتی ئێمە 15,000 بەرمیلی تر بۆتان تاویز دەکەن لە بەرهەمەنەوتیەکانی خۆمان، واتە نەوتەکی تەصفیەکرا و لە پاڵۆکەکانی عێراق ڕەوانەی هەرێم دەکرێت بە نرخەکانی بەغا. ئەمەش لایەنێکی ئیجابیە، بەڵام شەرتە پابەند بن بەو بڕی، چونکە بە تاکید ئەو 50,000 ڕەنگە تۆزێک کەمتر بی لەو پێداویستە ناوخۆیەکانی هەرێم. زۆر باشە کاک دکتۆر، خەبەرێکی تایبەت شەر بە نەوتی کوردستانێ بەڵام لە تورکیاوە. وەزیری وزە و سەرچاوە سروشتەکانی تورکیا دەڵێت لە 4 ئۆکتۆبەری 2023ەوە ئامادەن بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. ئەڵپ ئەرسلان بایرەکدار بە کەناڵی سکای نیوزی گوتووە هیوادارن لە نزیکترین کاتدا کێشەکانی هەرێمی کوردستان و عێراق چارەسەر ببێت تا هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە.
وتیشی هەندێک پەیامیان لەلایەن عێراقەوە لەبارەی هەناردەی نەوتەوە بینیوە بۆریەکە ئامادەیە کێشەی نیەت تا نەوت ڕەوانەی بەندەری جیهانی تورکیا بکرێت. دەڵێت حکوومەتی عێراقیان ئاگادار کردوتەوە ڕێککەوتنی گواستنەوەی نەوت پێویستی بە هەموارکردنەوە و هەندێک گۆڕانکاریە و ڕەشنووسەکان بۆ عێراق ناردووە چونکە ڕێککەوتنی ئێستان لەگەڵ عێراق لە ئاست خواستی تورکیادا نییە بۆ جیهانی وزە تەنها داواکاری تورکیا بۆ گۆڕانکاری لە ڕێککەوتنەکە تەواو بەکارهێنانی بۆریەکەیە کە توانای ڕۆژانەی ملیۆنێک و 400 بۆ 1,500,000 بەرمیلە 50 ساڵە بە وەکاری جیاواز نەتواندراوە بە تەواوی بەکاربێنرێت. وەزیری وزەی تورکیا دەشڵێت چاوەڕوانن بەم زوانە تیمە تەکنیکەکانیان لەگەڵ لایەنی عێراقی بۆ ڕێککەوتنی نوێ دەست بە دانوستان. هەوڵەکانی ئێستاش بەو ئاراستەیەن لەسەر ڕەشنووسە نوێیەکە بگەنە ڕێکەوت. زۆر باشە کاک دکتۆر، خەبەرەکەی وەزیری وزەی تورکیاش گوێ لێ بوو بێگومان ئێستا ئەو بربەستەی لەلایەن تورکیاشەوە هەبوو ئەویش نەماوە ئێستا تورکیاش ئۆکەی وەرگرتنی نەوتی کوردستانی دەربڕیوە هەر کاتێک نەوت خراە بۆریەکەوە ئەمە هاوکارێکی باش نییە بۆ ئەوەی پەلە بکرێت لەوەی کە نەوت بکرێتە بۆڕێکەوە و بگاتە بەندەری جیهانی تورکیا جارێکی دیکە؟ بەتەکید تورکیش سوودبەندە دووبارە دەستپێکردنی هەنارەکەی نەوتی هەرێمی کوردستان و بەشێک لە نەوتی کەرکووک بەڕێگەی بەندەری جیهانەوە دووسێ ڕسوماتی تێپەڕاندنی نەفتەوە ڕسوماتی خەدەماتە چەندین کۆمپانیای حکومی نەوتی تورکی کار دەکەن لەسەر ئەم بۆریە و وێزگەکانی پەمپەکان و لەگەر هەروە لەسەر ئەو تەنکەرەکان کە هەیە لە بەندەری جیهان و هەموو سێرڤیسان ئەو خزمەت گوزاریەکە دەکرێت کۆمپانیای تورکیان جاندان بە مقابلی پارەیە و پێیان خۆشە چەند ئەم بڕە هەناردەکردنەوە زیاتر بیتن واخت خۆی 400,000 پێیان باشە بتە 1,500,000 بەڵام ئەم ژمارەیە زەحمەتە دابین بکرێت لە چێرگەکانی هەرێم و باکووری عێراق. ڕەنگە ئەگەر هەموو چێرگەکانی پارێزگای سەلاحەدین و مووسڵ ئەوانە پێکەوە لەگەڵ بەشێک لە نەوتی کەرکووک و بە نەوتی هەرێمەوە بگاتە ڕێگە 800-900 و ئەو پەری 1 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەو کاتێ تورکیا زیاتر سوودمەند دەبی. بەڵام ئەوەی گرنگە کە باس کرد تورکیا ئێستا دەبێت ئەم گرێبەستە کۆنەکەی پێدەڵێن گرێبەستی ITP یعنی بۆری نەوتی عێراق تورکی نوێ بکاتەوە بە ڕێکەوتنێکی تازە نەک درێژکردنەوەی هەمان بۆیە ڕەشنووسێکی پێشکەشی عێراق کردووە. ئەم ڕەشنووسە شتی زۆری لە خۆی دەگرتەوە بەڕێوەبرنی بۆریەکەیە بەشدارکردنی رووسیا لە پشکنینی گاز و لە پترۆکیمیکال و هەروە لە دروستکردنی وەزگەی کارەبا. هەندێک لەو بڕگانە لە دەسەڵاتی وزارەتی نەوتی عێراق نییە بۆیە پێویستە حکوومەتی عێراقی لەسەر بڕیار بدا ئایا چەند ئەم بابەتە ئەتوانن سوودی لێوەربگیرن. تورکیا نیازی وایە ڕێککەوتنەکی زۆر گشت اتفاقەکی زۆر فراوانتر بکاتن بەشێکیان ئەم بۆری نەوتەکەبی بەشەکانی کوردستان دەبێتە بەشێک لە ڕێککەوتنە تازەکەی نێوان عێراق و تورکیا لەبارەی وزە؟ بەتەکید هەرێمی کوردستان و کۆمپانیەکان کە لێرە کار دەکەن ئەوانە شەریکن لەو بابەتە بەڵام تەنها ئەو بابەتەی کە پەیوەندیدارە بە بۆری نەوت و هەناردەکەی نەوت و چەند ئەم شتە با بڵێن بەس بە ئینسیابیەک کە ئیش بکاتن ئەو کاتەی متمانەکە زیاتر دەبی. بۆیە ئەم ڕێککەوتنەی کە باز دەکرا پێشتر دەڵان بۆ مانگەکە یاخود بۆ 2 مانگە هیوادارم ئەم متمانەیە زیاتر بە قۆت بیتن و دووبارە دەست پێ بکەن. ئێستا ئیرادەی سیاسی جدی هەیە لە حکوومەتی هەرێمەوە و لە حکوومەتی سوودانیشەوە بەڵام ئێمە دەزانین ئەم مەلەفە و مەلەفەکانی تر هەندێک دەستێوەردانی سیاسی هەیە لە هەندێک لایانی سیاسی و حزبی لە ناو بەغا کە کۆسپا و کێشە دروست دەکەن بۆ حکوومەتی سوودانی بە ڕۆژ بە ڕۆژ چەند نزیک انتخابات دەبن بۆ شتش تەبیعیە چونکە ململانەیە و ڕکابەری سیاسی هەیە نایەنەوێ حکوومەتی سوودانی زۆر سەرکەوتوبی تاکو ئەنجامەکەی سوود وەرنەگیرێتن لە هەڵبژاردننی داهاتوی عێراق. دەستەکانت خۆش بێ بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی مامۆستای زانکۆوە تۆڕی نەوت زۆر سپاس. سپاس چاوەکە.